هەرسەبارەت بە گربەس لە نێوان حەماس و ئیسرائیل ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕای دەگەێنێت کە ئەو پلانی کە لەسەر شاشەی ڕای دەگەێنێت کە دەبێت دڵنیا ببینێەوەلەوەی کە هاوکاریەکان دەگاتە غەزە و خەڵک سوودی لێ بینێ بۆ مەبەستا دەچمەلای دکتۆر سەردار موسا شەریف شارەزای سیاسەتی نێودوڵەتی لە دۆکەوە لەگەڵمانە بێت دکتۆر سەردار سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان ئەما گربەستەی کە ئەمڕۆ ڕاگەێنرا تا چەند کاریگەری لەسەر دۆخی مرۆیی کەرتی غەزە بێ دۆخەکە زۆر خراپە. بەڵێ زۆر سپاس بۆ کوردستان 24 ئەمە دەرفەتە هەروەکو لە شاشەکانی ئێوە و لە راپۆرتاژەکانی ئێوە دیار بوو ئەم ئاگربەستە بۆتە هۆی دڵخۆشکردنی هاوڵاتیانی کەرتی غەزە بۆ ئەوەی کە بتوانن نەفەسێکی هادە یا نەفەسێکی ڕاحەتر بکشێن دوور لەوەی کە ڕۆژانە لەما ئەو 50 چەند ڕۆژەدا بینیویانەت ئاسمان و ئەردیان بە بۆمب و موشک و گولەی تانک و ڕەشاشە گولەباران دەکرا نەفەسێکی ڕاحەتیان نەبوو ترس و لە ترس و دڵاڕاوەکیدا بوونا و شەڕێکیش بووە بەڕاستیش شەڕێکی وێرانکرد بووە لە هەم لە ڕۆی ژێرخانی ئابووری و هەمیش لە ڕۆی وەکو ژێرخانی مرۆڤەتی بووتە هۆی لە دەستدان و شەهید بوونی چەندین هەزار کەس لە هەردوو لایەوە زۆر بەشیان کە منداڵن جێگای داخە و کۆمەلگای نێودوڵەتیش ناڕازیبوونی خۆی بە شێوەیەکی تند لەم شەڕەدا ڕاگەاندووە لە هەردوو بەرەکەداوە ئەوەی کە دەبینن ئەو دەست پێشخەریەکی کراوە لە ماوەی ئەم چەند ڕۆژەدا ئەو ڕێککەوتنەی ئاگربەس کە ئیمزا کراوە واژۆ کراوە گەیشتونەتە ڕێککەوتن لە ناوبینی ئیسرائیل و حەماس بە سەرپەرشتی ئەمریکا و مسر و قەتەر و ڕەنگە کۆمەڵە دەوڵەتی دیکەش بەشدار بن لەو بابەتە بەڵام ناویان نەهاتووە ئەمانە ئەکتەری سەرەکین لەم چوار ڕۆژەدا تقریبا دەرفەتێک بە هەردوو لا دەداتن بە خەڵکی غەزە دەداتن کە بتوانن بگەڕنەوە شوێنی خۆیان و یا خودیش هەوڵ بدەن بڕۆنە بۆ شوێنێکی سەقامگیرتر دەرگا دەکاتەوە بۆ کۆمەلگای نێودوڵەتی بۆ دەوڵەتانی جیران کە خەڵکەکە نەگەڕێتەوە شەڕ بەردەوام ئەبێ. درستە ئیسرائیل ئاماژەی بەوە کردووە و ئیسرائیل بڵاوکی وەکو بڵێن بڵاو کردووە لە ناو هاوڵاتیانی کەرتی غەزەدا کە نەگەڕنە بۆ شوێنێکی شەڕە ئەمە بەدیتنی من زۆر سروشتیشە چونکە مرۆڤ ناتوانێتن ڕاستە ئاگربەست ڕاگەاندراوە بەڵام تۆ ناتوانیت سەداسەد ئەوە ینی ئەو ڕێککەوتنە ناتوان سەداسەد ئارمانجەکانی بپێکەوێتن تۆ ناتوانین ڕێگری لە چەند کەسێک بکەوە کە نتوانن ببنە هۆکاری تێکچوونی ئەم ئاگربەستە لە هەردوو لاشەوە هەم لە لای حەماس و بزەتەوەی ئیسلامیش هەمیش لە لای هێزەکانی ئیسرائیلیەوە چونکە ناوچەکە ناوچێکی جەنگە ناوچێکی شەڕە خۆت هێزەکانی ئیسرائیلیش ببینن ئەگەر مەسەن چەند چەکدارێکی حەماس دێن و دەڕۆن بە چەک و تەقەمنیەوە یا سوود لەم بابەتە وەرگن بۆ ئەوەی کە پێکانی خۆیان بەهێز بکەنە بێشک وەک پێکدادانە ڕوو دەداتەوە ئەمە زۆر سروشتی و ڕەچاوکراویشە بەڵام تەرکیزەکە لەسەر ئەوەیە کە حتا چەند کۆمەلگای نێودوڵەتی دەتوانێتن یارمەتی دەری خەڵکی داماوی غەزە بداتەوە بۆ ئەوەی کە بتوانن بگەڕن سەر ژیانی ئاسایی خۆیانەوە کە زۆر زەحمەتیش دەبێت لە ماوەیەکی کووردا لە ماوەی 4 ڕۆژە ژیانێکی ئاسایی باشە لە ماوەی ئەو 4 ڕۆژەیە دکتۆر ینی ئەتوانرێت لە دەواازەی ڕەفەحەوە بگوازرێنەوە بۆ میسر ینی شوێنێک کە شوێنی جەنگ دەبێت چکە ئەوەی کە قوربانی ئێستا تەنیا خەڵکی غەزەیە ئەوەی کە ئێستا هەیە وەکو بڵێن هیچ ڕێککەوتنێک لەم بارەوە نییە کە خەڵکی غەزە بگوازرێتە بۆ مسر ئەوە لە پێشتریشدا لە ڕۆژەکانی دەستپێکی شەڕەکەشدا لە دوایشداوە ئاماژە بەوە کراوە ئیسرائیلەکان و ئەمریکاکان دەوڵەتە ئەوروپایەکان زەختیان لەسەر مصر کردووە کە دەبێت دەواازەکە بکاتەوە بۆ ئەوەیە کە خەڵکی سڤیل لە غەزەوە تێپەڕن بۆ سنووری مسر ئەمە مسر وەکو پلاندارێژانێکی زانیوە و دژی ئەوەش ڕاوسا بە توندیشەوە خەڵکی غەزە بخۆشیان خەڵکی فلستین بخۆشیان دژی ئەو بابەتەن کە وەکو بڵێن ئەوەی کە ئاماژە پێکراوە ویا خۆت وەکەش پێشنیار کراوەش زۆر زەحمەتیشە کە خەڵکی غەزە ئەمە قبول بکەنەوە زۆر جیاوازە لەوەی کە تۆ بە زۆر خەڵکێک ڕاگوازیەوە
لەوەی کە تۆ بتانی دەرگای بکەوە کات یارمەتی مرۆڤاتی لەلایەن کۆمەلگای نوێ دەوڵەتی و دەوڵەتانی دەوروبەرەوە بگێتە ئەو ناوچەیە کە تووشی نەخۆشی شەڕ و پێکدادان بووە و وەکو بڵێن لە نەهەمەتیک دەدژێنە ئەوەی کە ئەمریکا بەسەری خەڵکی غەزە داهاتووە زۆر جێگای نالەباری ئێمە هەمومان ڕۆژانە وەکو ئەو منداڵان دەبینین کە شەهید دەبن دێنە کوشتن وەبەرگولە دەکەونەوە وەکو منداڵەکانی خۆمان یانیت ئەوەی دایک و باوک نەبێتن ڕەنگە هەست بە نەهامەتی نکاتەوە بۆیە گرنگیەکەی لەوەدایە کە کۆمەلگای نێودەوڵەتی نەتەوە یەکگرتوەکان وەکو دەوڵەتی مصر دەوڵەتان دیکە دەرفەتێکیان بۆ دروست دەبێتن کە بتوانین یارمەتی مرۆڤاتی چ خواردن بێتن چه کەرەستەی پێویست بێتن بۆ نەخۆشخانەکان چه کەرەستەکانی دیکە بێتن کە هاوڵاتی مەسەن ئەمریکا پێویستی پێهەتی بگاتە دەستیان ژیان و گوزەرانیان بەرەو باشتر بڕۆتەوە ئەوە هەیە کە هەیە مەسەن ئەمریکا سەقامگیری بگەڕێتە ئەو ناچێ لەم بابەتەدا با بێنە سەر مەسەن سروشتی ئاگربەستەکە ڕێکەوتنەکە هەردوو لایەنش وەکو بڵێن سەرکەوتن بۆ خۆیان مسۆگەر دەکەن دەڵێن ئێمە سەرکەوتونە هەردوو لایەنش وەکو بڵێن ئاماژە بەو دەکەن کە دوای ئاگربەستەکە شارەکە دەست پێ دەکاتەوە واتە وەکو بڵێن ئەم چوار ڕۆژە هەردوو لایەنەکە دەرفەتێک بە هەردوو لایەنش دەداتەوە کە پێگەکانی خۆیان بەهێزتر بکەن نەفەسێک بکێشن هێزەکانیان بڕێک ئیستراحەت بکەنەوە دوایش پێکدادانەکان دەست پێ بکاتەوە لە لای دیکەشوە ئەو گوشاری سەودی چییە بۆ خەڵکی غەزە دکتۆر یعنی ئەوەی کە جیهان چاوی لەسێرەتی دۆخی خەڵکی غەزەیە و خۆشیان خەڵکی غەزاڵن کەمە هیچ سوودێکی بۆ ئێمە نابێت ئێمە مانەوە بگەڕینەوە سەر ماڵ و حاڵی خۆمانەوەم جەنگە کۆتایی پێبێت کەواتە تەنیا ئەکرێ بڵین تەنیا بۆ ئازادکردنی بارمتەکان و تاو پشوویەکی کاتیە دواتر جەنگ دەست پێکاتەوە قوربانی زیاترە بێت خوێندنەوەی ڕێککەوتنەکە هەر ئەوەیە کە ئاگربەستەکە کە چوار ڕۆژە بۆ ئالوگۆڕکردنی کۆمەڵک بندکراوە یا زیندانە و یا بارمتەی شەڕە بە هەر ناوێک کە ناویان بنم بخۆش بارمتەی شەڕە بەڵام ئەمە سوودی بۆ هاوڵاتیانی سیڤیلیش دەبێتن هاوڵاتیانی سیڤیلی غەزە ئەمریکا ئەسیری شەڕێکن کە ڕەنگە خۆشیان پێویستیان پێ نەبێت خۆت ڕۆژە خۆشیان حەزیان بە شەڕ و پێکدادانێکی وەها تند و تیژ نەبێتن لە ناوبینی ئیسرائیل و فلەستینیەکاندا بۆیە کۆمەلگای نێودەوڵەتی دەوڵەتانی دەوروبەریش وەکو بڵێن ئەوە بە ئەرکی خۆیان زانێت کە ئەو یارمەتی سەرەتایانە کە پێویستە ژیانیان تووشی گۆڕانکاری بێتن بگەێنە بۆ خەڵکی کەرتی غەزە بەتای بچی مەسەن دەرمان ئەمریکا مەسەن لە غەزە دەرمان نییە مەسەن نەخۆشخانەکان مەسەن پێویستیان بە دەرمانە نەخۆشخانە پێویستیان مەسەن بە مرۆڤی بۆ دکتۆر و پەرستار و کادری پێویستەیە پێویستیان بە نەفت و بانزین هەیە بۆ ئەو کە مەسەن ئەو نەخۆشخانە بتوانن ئەو سرویسیەوە خزمەتگوزاری کە پێویستە بە هاوڵاتیانی غەزە بگەێنن سەرنج بۆ لێدانی هەمیداری گەشتکردنەوەی جیهادی ئیسلامی ڕاکێشم کە ئەڵێت ئەگەر ئیسرائیل شکستی نەهێنایە قەت قبوڵی ئاگربەستی نەکرد و ئاڵگۆڕی دیلەکانی ناکرد ئەم قسەیە تا چەند ڕاستە من بۆ خۆم ئەوە بەو شێوەیە نابنم ئەزانێت چونکە ئیسرائیل تووشی شکست نەبووە ئەوەی تووشی شکست بووە وەکو بڵێن ڕێکخراوی حەماس بخۆی بووتی با ڕەچاوی ئەوەش بکەینەوە یعنی بێنە بۆ لاپەڕەکان مێژوو لا دەرن هەر لە یەک دوو ڕۆژی دەستپێکی ئەم شەڕەدا حەماس لە هەموو دەوڵەتەکانی عەرەبە دەپاڕەوە کە وەکو بڵێن گوشار لەسەر ئیسرائیل دروست بکەن بۆ ئەوەی کە ئەم شەڕە ڕاگرێتن بۆ ئەوەی کە مەسەلەن ئەم وێرانکاریە دروست نەبێتەوە جامەی ئێستا کە مەسەلەن لانی حەماس و ئیسلامیەکانی کە بەشدارن لەم شەڕەدا حتا مەسەن لە عێراقیش کە ئەم بابەتە هاتوتە ئارەوە وەکو سەرکەوتن دژی ئیسرائیل بۆ خۆیان نیشان دەدەن بەجێ لە هەندێک سلۆگان و یەک دروشمی سیاسی هیچی دیکە نییە ئەڵەکەت کێ دەتوانێت برینی خەڵکی غەزە سارش بکات کێ دەتوانێت ئەو وێرانکاریانی کە لە غەزە دروست بوونە وەکو بڵێن چارەسەر بکاتەوە هۆکارەکەی مەسەن چی هۆکارەکە حماقەتی وەکو ڕێکخراوەکی وەکو حەماس بووە کە نەیتوانیوە توانای سیاسی نەبووە کە حەزمی کێشە و یاکون ناکۆکیان لەگەڵ ئیسرائیل بکە بە شێوەیەکی دیپلۆماسیان چارەسەر بکات ئێمە دەبێت ئەوەش قبول بکەین ڕێکەوتن کۆمەڵ ڕێکەوتن لە ناوبینی ئیسرائیل و فلەستینیەکان کراوە لە ساڵی 1993 ڕێکەوتنی مادریدە بە پشتبەسم بە ڕێکەوتنی ئۆسلۆ پێشنیاری دوو دەوڵەت کراوە جا لە سنووری ئەو دوو دەوڵەتەدا دەبێتن بە شێوەیەکی دیپلۆماسی سیاسی کێشەی فلەستین چارەسەر بکرێتن ئەوەی حەماس و لایەنەکان دیکە دەکەنەوە دەکەوێتە چوارچێوەی ئەوەی کە وەکو بڵێن وەکو هێزێک یا گروپێکی لە دەرەوەی دەسەڵاتی فلەستینی هێرش دەکەنە سەر ئیسرائیل و
سپاس بە ئامادەبوونی بەڕستان دکتۆر سەردار موسا شەریف شارەزای سیاسەتی نێودەوڵەتی لە دۆکۆ لەگەڵ مابووی سواز بۆ تۆ.